This is NRT's Dialogue. سڵاوتان لەوێ من توانم عوسمان لە ئەڵقەیەکی تری بەرنامەی دیالۆگا پێتان گەشتمەوە. بابەتی ئەڵقەی دیالۆگ قسەکردن لەسەر پرسی چاکسازی لە هەرێمی کوردستانە. ئایا مەسەلەی داعش و مەعاش و سەرۆکی هەرێم بابەتی چاکسازی پلیشانۆتەوە و تەجیلی کردو یاخود ئێمە ئەمانە بەکارێنین بۆ دەستنەبردن بۆ چاکسازی. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتۆم تەوەرە میوانداری میوانە هەمیشەکانی بەرنامەکەمان کردووە کاک زانا، کاک شوان، کاک شاهۆ، کاک ڕەوین بەخێرات نێمولاتانەکەم. کاک ڕەوین لە جەنابتەوە دەست پێ بکەین. پێما لەومان گەورەتری مۆزوعی پرسەکانی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەموو خەڵکی پێوە مەشغوڵ کراوە و کە لە ڕاستیا پرسی ڕاستەقی نەشن و نەبێ شتێ بێ دروست کرابێ. مەسەلەی سەرۆکایەتی هەرێم، مەسەلەی شەڕ لەگەڵ داعش، مەسەلەی بێموچەیی، هەموو ئەمانە وای کردووە ئێمە هەموو پرۆژانەی پێشتر هەمان بوو، هەموو دروشمانی هەمان بوو بۆ چاکسازی لە تەوحیدی هێزی پێشمەرگە، لە چاکسازی لە بواری قەزا، لە بواری ئابووری، لە هەموو بارەکان و سێکتەرەکانی ترە هەمیمان هەڵپەساردوو وەلامانناوە. پرسیارەکە وەیە ئایا ئەم ئەزمانی کە ئێستا هەیە بیانون بۆی کە ئێمە دەست نەبین بۆ شتانی تر یاخود چۆنەی بینی ئەم بابەتە؟ خۆی بێگومان بیانون نییە، چونکە بەزایی کێشەکە لە چۆ دەست پێکە کاک بێتوانە لێوە دەست پێکە ئاساسەن ئێمە زۆر دەمێکم قسەیەکەین و هەر جارە و بیانوێکی بۆێنرێتەوە. ینی پێش شەڕی داعشش ئەوترا ئێمە مشکلەمان لەگەڵ بەقایە هەیە، کێشەمان لەگەڵ بەقایە هەیە پێویستە ڕیزبین لە بەردەمی بەقایە، ئەنواعی شی زۆر سیاسی کە هینی ئەوە نەبوو مەترسی قەومی لێ بکرێ لەگەڵ مالیچیا دروستە بوو، وایان پیشانەیە خەریکە شەڕێکی قەومی بەڕێوەیە لەگەڵ مالیچیا لەگەڵ بەقایە واوێ ناکرا مالیچێ بێ بە سەدامێکی تر وێمە ڕێگای پێشتر لەگەڵ جعفەریە هەمان دۆخ دروست بوو. لە کاتێکە لارزی واقع بەڕاستی و کێشانە کێشەی سیاسی و ململانەی سیاسی بوونی چیان ئەو بۆعدەی نەبوو بگاتە ئەوەی کە شەڕێکی قەومی بەڕێوە بێ یا شەڕێکی چوزامەوەی کە داگیرکردنی کوردستان بەڕێوە بێ. هەرو کاتەژ ئەم پرسە بەو بیانوانە پشتگوێ ئەخرا پێم وایە بیانووە توانە، چونکە هیچ دەوڵەتێ بەقەر دەوڵەتی ئیسرائیل لە شەڕانیە، دەوڵەتی ئیسرائیلی تەماشای بکەی بە درێژایی تاریخی لە شەڕا بووە و ئێساش بەردەوام لە شەڕایە. یعنی ئەو دەوڵەتە لەوەتی دروست بۆ ئیسراحەتی نەکردووە، ئێستاش ئیسراحەت ناکایانی بەوەتا غەزەی هەیە هەر دەقەنادەقەی مشکلەی بۆنێتەوە. دەوڵەتێکە معدەل لە شەڕایە، معدەل لە حەربایە، هەرچی دەوڵەتی ئیسلامیە دژێتی، هەرچی دەوڵەتی ئیسلامیە ئەم دەوڵەتە هەر هەڵناوێک لە دنیایانێ دەوڵەتە ئیسلامیەکان محاولەی ڤیتۆکردنیەکەن ناڵن ببێ باندام لە زۆر شوێنە هەتا لە تیپی وەرزشیە کە یاریەکەن ئەگەر هینی بکەون ئیسیحا بەگەن لێی یعنی فشارێکی زۆر لەسەر ئیسرائیل هەیە بەردەوام، بەڵام لە ژیانیا پرسی دیموکراسی و پرسی ئاڵ و گۆڕکردنی دەسەڵات و انتخابات و ئەو شانەی کە لە بە سیمای دیموکراتیە لە ژیانە تەجیل نەکراوە بەم بیانوانە. لەبەرەمە بێگومان بیانوە خۆی پێچەوانەکەی ڕاستە. تۆ گەر چاکسازی ینی ئێکاک توانایەک شت و زۆر بێڕوون بێ لای برادران، تۆ دوو ڕێگات لە بەردەمایە بۆ گۆڕانکاری لە ژیانی سیاسیە، یا شۆڕش یا چاکسازی. فکری چاکسازیەوەیە بۆی کۆمەلگا نەگاتە شۆڕش. فکری چاکسازیەوەیە تۆ بتانی بەو ئامێرانەی کە سیستەمەکەی خاتە بەردەمە، بەو ئەدەواتانەی کە لە بەردەسایە بێ ئەوەی پێویستە بە گۆڕانی توندوتیژە بێ ئاڵ و گۆڕی دروست بکەیت. ئەگەر ئەمە نەتوانی لە ڕێی چاکسازی ینی لە ڕێی دیموکراتی و ئارامیەوەی ناچارەبی بە شۆڕش بیکەی. ینی زۆر ئەگەر تۆ دقت بێ چی شۆڕش لە دنیاە هەیە دەرەنجامیەوە بۆ کە ڕێگا بە چاکسازی نەیراوە. هەتا شۆڕشی کورد چ کاتێ پەنابرا بە شۆڕشی ئەیلول. ئەگەر کتێبێکی کاگنۆشیروانەیە کە من هەرە کتێبە باشەکانی ێزانم کە کاگنۆشیروان نووسیوێتی سەردەمی قەڵەم و مڕاجات، ئەو کتێبە بخوێنیتەوە ئەبینی پێش شۆڕشی ئەیلول کورد زۆر هەوڵێکی بەردەوامی یاوە بۆ ئەوەی لە ڕێی دیموکراتیەوە کێشەیە هەلکە، لە ڕێی بەیاننامەوە هەلیکە، لە ڕێی غەزەدەی پێڵێنەوە کاتە ئەوانەوە دەریکە. هیچ کاتێ پەنای بۆ چەکوی نەبردووە، محاولەی کردووە لۆبی لە بەغایە دروست بکە، مفاوەزات بکە لەگەڵ دەوڵەتی عێراقا کە ئەوانە هیچی سەری نەگرت. تۆ ناچارەبی شۆڕش بی پەنابێتە بەر چەک پەنابێتە بەر شۆڕش. لە کوردستان هەمان شێوەیە، یعنی کۆمەڵی قەیرانی گەور لە کوردستان ئەبێت چارەسەر بکرێ، ئەگە چارەسەر نەکرێ خۆ دوای نەتیجەکەی ئەوەیە بە توندوتیژی ئەکرێ. لەبەرەوە دواخستنی پرسی چاکسازی ڕاستیان نزیکردنەوەی حاڵەتی چەکداریە، حاڵەتی شۆڕشی توندوتیژە، حاڵەتی بەگژاچوونەوەیە و ئاماژەکانیشی لێساوە دەرکەوتون برایانە وەنیە هەموو دقی هەسەکەی توندوتیژی لە کوردستان ڕوێاتەوە، شەڕ لە کوردستان ڕوێاتەوە، چونکە کە تۆ بە یەک نەگەیشتی کە زمانی لێک تێگەیشتن نەبوو، زمانی توندوتیژیەتە پێشێ، زمانی شەڕیەتە پێشێ. تۆ سەری کە لەسەرم پرسی سەرۆکایەتی هەرێمە چەند زمانەکان زمانی شەڕی تێ دەرکەوتووە، چەند باسیەوە ئاکرێکا بینەوە بە دووی دارە کەرتە بینەوە بەرەو شەڕی ناوخۆڕین
وەڕاستی ئەمە هەر ترسانە نییە ئەگەرێکە لە بەردەممانە کە ڕووبات یعنی تۆ ئەگەر چاکسازی نەکەی ڕێگانەی بۆی گۆڕانکاری لێم کرێ بێگومانەوە بە شەڕەکرێ بە توندوتیژیەکرێ وامە شتێکی خراپە بە هەر بیانوێک بێ مەڵێ کاگە شاهۆیانی من لە قسەکانی کاگڕێبین سەرنجێم ینی هیچ واقعێکی سیاسی نیە بەقی واقعی سیاسی ئەمە مۆدلی هینیتیا بێ ئینوان هەر ماوەی بای شتێکە ماوەیەک بای ڕفراندۆمە ماوەیەک بای چاکسازیە ماوەیەک بای شەش پاکی جێ بۆ ئیسلاحات ماوەیەک باوی یەکگرتنی هێزی پێشمەرگەیە فترەیەک بەس باسی واگرە چۆن تەوحیدی دار و سیماکانی دوی داری جواب بکەین لێ ینی نەهێڵین ئێستا دروشمیکە لە ئارایە دروشمی مەسەلەن کێشەی سەرۆکی هەرێم وانە ینی ئەمە هەر فترەی بەدەست قەیران و بەدەست ئەزمەیەک و لەگەڵیشە دروشمێک و جۆرێک لە ڕوئیەکی ئیسلاحی هەیە کە عینوانە زیاتر تێشەپەڕێت و هیچیش ینی لەسەر ئەرزی واقع ناکرێت و ئیشەکانی ژۆکە خۆی منێتەوە واقعەکە بەفعلی هەرتەیدەن بۆ قسەکەی تۆ چاکسازیش بۆتە دروشمێک لەو دروشمانەی کە لە چەند ساڵی ڕابردووە چەند دروشمی هاتە پێش بۆ نمونە دروشمی حکومی زاتی و فیدراڵیەت و مافی مرۆڤ و چاکسازیش بۆتە دروشمێ لەو دروشمانە بەڕێی من یعنی پرسیارەکەی یەکەمین جاری جنابێت ئایا چاکسازی بۆ تەجیلەکرێ بەڕێی من چاکسازی دەستی پێ نەکردو تا تەجیل بکرێ هەر لە ئەسڵا ئەم تەجربەی حکومڕانی هەرێمی کوردستان تەجربەیەکە لەسەر ئەزمە دروست بووە هەین لە سەرەتای ڕاپەڕینەوە دوای ئەوە شەڕینەوە خۆدایەوە ڕوخاندنی ڕژێمی سەدام حوسێن ئێستا جۆرێکتر لە شەڕی داعش هەمیشە و ئەزمانی کە لە چواردەورە ڕوویاون کراون بە بەهانەیە کراون بە پاساوێک بۆی کە ئێمە تەجربەکەمان ناسکا یاخود تەجربەکەمان ساوایە کاتی ئەوە نهاتوە گۆڕانکاری بکەین دیموکراسیەت پێویستی بە چەندین ساڵە و گرفتەکە وێت ئەمە تەنها دەسەڵاتداران نین کە ئەم پاساوا هێنەوە بەڵکو تەنانەت ئەوانەشی کەناری دەسەڵاتەکەن هەمیشە و پاساوانان لە بەردەمایە بۆیە بەڕێی من تێکڵاوی کراوە لە نێوان دوو مەفهومە مەفهومی چاکسازی و مەفهومی گۆڕانکاری کە دوو مەفهومن تەواو پێچەوانەی یەکترین مەفهومی گۆڕانکاری زیاتر مەفهومێکە ئیش لەسەر گۆڕانکاری لە سیستمی سیاسیاکە بەڵام مەفهومی چاکسازی مەفهومێکە ئیش لەسەر چاکسازیەکە لە خانەکانی ترا بەبێ دەستکاریکردنی سیستمی سیاسی بە دیاریکراوی چاکسازی ئابووری چاکسازی کللتوری چاکسازی ئاینی چاکسازی لە بواری پەروەردەیە ئێمە ئەم دوو مەفهومەمان کردو بە گژی یەکتریە بۆ نمونە ئەو کاتێک کە باز لە گۆڕانکاریەکرێ ئەو کاتێک کە دروشمی گۆڕانکاری لە سیستمی سیاسیا بەرزەکرێتەوە ئەوانەی کە داوای چاکسازیەکەن دنیا شەرمنە بۆیە هەمیشە ئینسیحابەکەن بۆ نمونە گەر دوو کەس بکەونە ئارگومنتەوە یەکیان داوای چاکسازی پلە بە پلە بکەوە یەکیان داوای گۆڕانکاری بکە لە سیستمی سیاسیە ئەوەی کە داوای گۆڕانکاریەکە لە سیستمی سیاسیە توانای ڕاکێشانی توانایەکی پۆپۆلیستی هەیە بۆ ڕاکێشانی جەماوەر و توانایەوەی هەیە کە وا لە بەرامبەر کە ئینسیحاب بکە بۆیە هەمیشە چەمکی چاکسازی چەمکێکی شەرمن بووە بەرامبەر چەمکی گۆڕانکاری سیاسی گۆڕانکاری چ بەمانای شۆڕش و چەکەڵگرتن چ بمانە ڕادیکاڵەکەی کە ئەو هێز و ئەو کەس و ڕۆشنبیر و ڕۆژنامەسانە بەرزیەکەنەوە کە پیان وایە بێ گۆڕانی ڕیشەی لە سیستمی سیاسیا بکرێ بەڵام وەکو کاگڕێبین و تیلاقێکی پێچەوان هەیە لە بینی چاکسازی گۆڕانکاریە وەختی تۆ چاکسازی با بڵێن ئەگەرەوە متر پێناسێکی وای بۆ گۆڕانکاری کرد کە بریتە لە گۆڕینی واقعەیەگا گۆڕنی سیستەمێک ئەگەر تۆ چاکسازی وردەواڵە نەکەی یعنی سیانەی مەکینەکە نەکەی ناچاری مەکینەکە بگۆڕی مەکینێکی تر ینی لاقەکانی لاقەیەکی پێچەوانەیە بۆیە مەفروض وایە چۆن ئێستا ئێمە تێکڵاویمان کردو لە نێوان چاکسازی لە نێوان گۆڕانکاریە ئێمە وازانین چاکسازی دەستکاریکردنی سیستمی سیاسیە بەڵام لە ئەسڵا چاکسازی دەستکاریکردنی سیستمی سیاسی نییە دەستکاریکردنی سیستمی ئابووری و سیستمی پەروەردەیی و سیستمی قانونیە ینی بۆ نمونە وا بکەی کە یاسا سەروەر بێت لە قۆناغیەکەمە یاسا بەسەر کەسەکە جێبەجێ بێت بەس نابێت دەستکاری سیستمی سیاسی بکەی ئەبێ سیستمی سیاسی و خۆی بمێنێتەوە وەک دەستکاریشی بکرێ بێ دەستکاری زۆر هێواشی تێدا بکرێ بەڵام ئەم مەفهومی چاکسازی مەفهومێکی غایبە لە ئێمە ئەوەی کە لای ئێمە هەیە چاکسازیە تەنها لە چیا لە سیستمی سیاسیە واتە گۆڕانکاری لە سیستمی سیاسیە بەڵام نخبەی سیاسی زۆر زیرەکە نخبەی سیاسی زۆر زیرەکە لەوەی کە چۆن کەی چەمکی چاکسازی هێنێتە پێشەوە کەی چەمکی گۆڕانکاری هێنێتە پێشەوە هەمیشە پێش انتخاباتەکان لە کاتی حملەکانە چەمکی گۆڕانکاری هێنرێتە پێشەوە بەڵام دوای بەشداریکردن لە دەسەڵات و دوای بەشداریکردن لە پەرلەمانە ئەم چەمکا گۆڕێ بۆ چەمکی چاکسازی واتە دەستکاریکردنی لە کاوە خۆی دەستکاریکردنی لەسەر خۆی سیستمی سیاسی تەنانەت ئەو کاتەشی کە باس سیستەمەکەشەوە بەڵێ تەنانەت ئەو کاتەشی کە باس لە گۆڕانکاری ئەکرێ ئەو نخبەی سیاسیە هەڵیە بژێرێ کە ئێمە چیش گۆڕانکاریی سیاسیمانەوێت بۆ نمونە 2 ساڵەمەوە پێش گۆڕانکاری سیاسی بریتی بوو لە گۆڕانکاری لە سیستمی جووت حیزبی هەرێمی کوردستان سیستمێکمان هەیە جووت حیزبیە سیستمێکمان هەیە حیزبیە
ئەم سیستمە بگۆڕین بە سیستمێکی تاکدەسەڵاتی نیشتیمانی. بەڵام ئێستا بۆ منە گۆڕانکاریە لە لە سیستمی سەرۆکاتی بۆ سیستمی پەرلەمانی. بۆیە من لە بڕوایم نخبەی سیاسی گەمەیەکی زۆر وریایاناکە بۆ درێژەدان بە تەمەنی سیاسی خۆی و هەموو نخبەکانی تر هەموو کایەکانی تر بە کای ڕۆشنبیری و کای ئەکادمی و کای ڕاپرسی و کای میدیایی هەمووی بوونەتە پاشکۆی نخبەی سیاسی. ئەو کاتێک کە نخبەی سیاسی ئەڵێ کاتی گۆڕانکاریە کاتی گۆڕانکاریە، ئەو کاتێک ئەڵێ کاتی چاکسازی پەرلەمانی و خەباتی پەرلەمانیە هەموو ئەڵێ کاتی ئەوەیە، ئەو کاتێک ئەڵێ کاتی گۆڕانە لە سیستمی جوت حزبیەوە و سیستمی نیشتیمانی واڵێن، ئەو کاتێک ئەڵێن کاتی گۆڕینە لە سیستمی سەرۆکاتی بۆ پەرلەمانی کاتێتی. بۆیە هەموو نخبەکانی تر هەموو کایەکانی تر لە هەرێمی کوردستانە پاشکۆی نخبەی سیاسین لە کاتێکا چاکسازی ستانداردی نێودەوڵەتی هەیە. چاکسازی ئەوە نییە کە لە مخەیلەی لە مەزاجی سیاست مەدارەکە هەیە یاخود لە مەزاجی کەسێکی نخبەی سیاسیا هەیە. چاکسازی کۆمەڵێک ستانداردی هەیە، کۆمەڵی پێوەری هەیە کە چاکسازیە لە سیستمی پەروەردەیە، چاکسازیە لە کۆمەلگای مەدەنیە، چاکسازیە لە سیستمی یاسادانان و پێڕەوکردنی یاسا و جێبەجێکردنی یاسا بەسەر هەموو کەسێکە. بۆیە ئێمە چەمکارەمان بە جۆرێک تێکەڵاو کردووە پێویستمان بە ماوەیەکی دوور درێژە بێت تا و کوشتەکان نەخێنە جێگای خۆی. وەڵێ کاک شڵان کردن وەڵام من ئەگەر بێمە سەر قسەکانی کاکڕێبی نەزانی ئێمە گرفتی گەورەمانەوەیە کە چاکسازی جێگەی داخە کە چاکسازی پێویستە لە سەرەتاوانێ پرۆسەیەک بێ بە درێژایی مێژوو بەردەوام بێ، بەڵام ئێمە تەعجیلیەکەین دوور مەڕۆ ئێمە مەلەفمان کێشەی تەیە لەگەڵ بەغا مەسەلە ئەوەیە کە ئەم پرۆسەی بە چاکسازیانە ڕۆشتووە. کێشەمان هەیە لەگەڵ داعشا و لەوانەیە هێزەکەمان زۆر تۆکمە و زۆر منەظەم نەبێ. ئێمە ئەو مەلەفەمان تەعجیل کردووە کە یەکگرتنەوەی پێشمەرگەیە و ڕێخستنیەتی و مواجهکردنیەتی مواجهکردنی داعشە یا کێشەی دوور مەڕۆ موچە نیە بەشی گەڕێتەوە بۆ کە ئێمە ڕیفۆرممان نەکردو لە مەجالی ئابووریە. یعنی هەموو ئەو تەعجیلکردنی ئەو چەند ساڵەی چاکسازی بۆتە هۆی ئەوەی ئێمە کەوتوین بەسەر واقعەکە کە بینین یەک دنیا کێشەمان بۆ کۆبەتوانێ و دەسەڵاتی کوردی لەگەڵ ئەو بۆچنی کاشاوە زۆر هینم زۆر هاوتەبام کە زۆر باشە توانێت ئەزمە لە دوای ئەزمە بیخۆڵقێنێ، چونکە لە دروستکردنی ئەو ئەزمانە تەمەنی خۆی درێژەکاتەوانێ. بەس من ئەمە بگەڕمەوە بۆ شتێکی تر لەسەرەوەی کە ناکرێت ئەو چاکسازیش بە تەسەوری من چاکسازی و گۆڕانکاری ناکرێت لەو واقعە سیاسیەی ناو هێزە کۆمەڵایەتیەکان و هێزە سیاسەکانی دوورخینەوانێ. بۆ نمونە لە سەردەمانێکە لە 2009 تاوەکو ساڵی پار بڵین گۆڕان و لایەنەکانی تر لە معارەزا بوون، ئەو خیتابی کە تیا هێزاڵ بوو ئەو خیتابە بوو کە باسییان نەکرد گۆڕانکاری بکرێت و گۆڕانکاریی بنەڕەتی بێ. بەڵام ئەمە لە نەتیجە ئایتیجا هێزاڵە بێ لە ناوم هێزانە کە بیکەن بە کۆمەڵە چاکسازی کۆمەڵی ڕتوش کە لە ناو سیستەمەکە بکرێت کە ئێستا لە ناو حکومەتان و لە ناو پەرلەمانان. من پێم وابێ لە چوونی ئەو هێزانە بۆ ناو حکومەت قەناعەتم وایە خەلەلێکی گەورەی دروست کرد لەوەی یەکەم ئێمە کەلتوریی درێژی ئۆپۆزیسیۆنمان نییە، دووەم ئێمە ئەم هێزانە ئەگەری چاکبوونیان زۆر زەحمەتە و ئەگەری ئەوەی کە پێویستە گۆڕانکاریان تیا بکرێتەوە پاش ساڵێکی دەرکەوکە ئەگەری ئەو چاکسازی ئەو ڕوتوشانە و ئەو ڕیفۆرمە کەمەی ئەیکەیت ناتوانێت بارودۆخی کوردستان لە دۆخێکی پڕ قەیرانوانەیە نزیکاتەوە لە دۆخێکەوە بۆ چارەسەر. بۆیە من قەناعەتم وایە یەکێک لەو غەڵەتە مێژوویانەی کە هەم بۆ مستەقبەلیەن کای سیاسی مەزەری تیا کردو ئەوەیە کە چوونە ناو دەسەڵاتوانێ. ئەوە ئۆپۆزیسیۆن شۆتی ماوەیی خۆی شۆتی سیاسی خۆی شۆتی تاریخی خۆی تەواو کردایە اینجا بیر بکراتەوە بچێتە دەسەڵاتەوە. ئێمە گەر بینینەوە ڕۆژانی پێش انتخابات پێشەوەی نەتایج دەرچێت هەنوو دەسەڵات ئەگرینە دەست دوایی نابوون بە بەشی لە دەسەڵات و ئەوانەی کراوە من ناڵێم هیچ نەکراوە، بەڵام ئەو شتانە بۆ سیستەمێکی وا لەسەروانێت تا ترۆپچی پڕبێ لە کێشە و جێرم و کێشە و مەشاکیلی گەورە و گەندەڵی گەورە بە تەسەوری من بۆ ڕۆتوشانە چارەسەر ناکرێت. زانە طبعی من هاوڕام لەگەڵ قسەی دکتۆر شاوە کە چاکسازی بریتیە لە ئیشکردن لە ناو سیستەمە، گۆڕانکاری بریتیە لەوەی کە تۆ چەند اختیارێکی سیستەم لە بەردەما بێڵیان بژێریت. بۆ نمونە ئەگەر تۆ لە ڕووی سیستەمی ئابووریەوە بۆ ناگەر سیستەمێکی ئابووری داخراومان هەبێت لەگەڵ سیستەمێکی ئابووری کراوەیە چاکسازی لە چاکسازی ئەوەیە کە تۆ لە ناو یەکێکیانە ئەبێت چاکسازی بکەیت. بۆ منە تۆ اقتصادێکی منزلی تێتەنال ناوخوا ئیشەکەی، بەڵام گۆڕانکاری ئەوەی اختیاری بە نخبەی سیاسی لە بینی ئەم دوو جۆرە سیستەمایە کامیان هەڵەبژێری. یعنی هەر لە بیدایەتەوە بە قەناعەتی من هەڵبژاردننی ئەم دەستەواژەیە چاکسازی بریتە لە جوانکردنی ئەو سیستەمەی کە هەیە بەقەت ئەوەی کە تۆ چانسێکت باتێ بەوەی کە گۆڕانکاری بخێڵخێن لایەنێ. ئێستا یەکێک لەم گرفتانی کە ئێستا لە کوردستانە هەیە طبعی چۆن چاکسازیش بەپی تەوەرەکەی گۆڕێت چاکسازی سیاسی بە ئابووری بێت. ئێستا ئەوەی کە بەشێک لە هێزەکان لە کوردستانە داوایەکەن بۆ گۆڕانکاری لە سیستەمی سیاسیە لە بوونە لە سەرۆکایەتی و بۆ پەرلەمانی ئەمە ئەسڵا نابێت بە پرۆسی چاکسازی بێت، ئەبێ بە پرۆسی گۆڕانکاری بێت. چۆن چاکسازی ئەوەی کە هەیە ئەبێ جوانی بکەیت.
بەڵام پرۆسی گۆڕانکاری ئەوەیە کە تۆ چانسێک بێ بە هەمولایە کابزانی ئەگەر سەرۆکایەتی بەدڵ نەبوو بیکەم بە پەرلەمانی بەدڵ نەبوو بیکەم بە حکوومەتی جەمعیە من قەناعەتم وایە ئەوەی کە ئێستا لە دۆخی لە کوردستانە باوە بە تایبەتیەوەی کە پەیوەندی هەیە بە نخبەی سیاسی دەستەواژەیە کە لە عقلێتی بەشێکی زۆر سیاسیەکانی کوردستانە جێگیر بۆ ئەوەیە کە وای دانێن سیاسی سەرکەوتوو ئەو سیاسیە کە ئیداری ئەزەماتەکە نەگەوەی کە چارەسەریەکە بۆیە بەردەوامبوونی ئەمان واتە بریتێ لە بەردەوامبوونی درێژدان بە قەیرانەکان بەڵام توانین لە قۆناغەکانە ئیداری بێ وەک چۆن کاتی خۆی عەرب لە تایبەت بە دۆسەی فەڵەستینی ئەڵێ من ئیداری هەر سەرکردەیەکی عەربی هاتبێت لە قۆناغەکانە وتوێتی من پشگیری دۆسەی فەڵەستینیەکەم هیچیان چارەسەریان نەکردو بەڵام هەمیشە ئیداریان بۆ دۆخیاوە کە بۆی کو درێژەیەکی پێ بە ئەگەر نا ئەم کوردستانە پێشتری ژەمە لە چەند شوێنێک ترا ئەمە وتووە کە پڕە لە پرۆژە پڕە لە پێشنیاز بەڵام مشکلی ئێستا لە کوردستانە ئەوە نییە کە پرۆژەت نییە ئەوەیە کە پرۆژە زۆرە و ئەسڵن بەرنامەکان بۆ ئەوە نین کە تۆ ئەم بابەتانە چارەسەرکەی بەقەت ئەوەی کە بۆتە بابەتێک بۆ گفتوگۆکردن لە نێوان هێزەکانە یەکێکی تر لە گرفتەکانە کە پێویستە بە دۆخی چاکسازی لە کوردستانە عقلێتی سیاسی لە کوردستانە وەکو مرۆڤێک وایە وەکو یەک کەس وایە ناتوانێت لە یەک کاتا سێری دووشت بکات یعنی بەسیترین چارەسەر بۆ ئەم دۆخی کە ئێستا لە کوردستانە هەیە تۆ توانی ڕۆڵدابشکردن هەبێ لە بینی هێزەکانە بۆ نمونە پەرلەمان تەنها سەرقاڵەکەم بە چاکسازی تایبەت بە پرسی سەرۆکایەتی هەرێم حکوومەت تەنها سەرقاڵی چارەسەرکردنی پرسی نەوەزێ یاخود تەنزیمکردنی بواری اقتصادی بێ سەرۆکایەتی هەرێم سەرقاڵەکەم بە بژی ڕۆژانی خەڵک وەزارەتەکان ڕایەنەسپێرم واتە هەر یەکیان لە شوێک لە شێوەکانە تۆ تەنها ڕایەنەسپێرەی تۆ تەنها ئەزمێن بۆ چارەسەرکە ئێستا بینی لێک کاتە پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتی هەرێم وەزارەتەکان و خەڵکیش بە خۆیان ئالووداکەن لەگەڵ سەرۆکایەتی هەرێمە دوای ماوەیەک هەمویان بەیەک وازی لێن واتە ئەگەر نیەت هەبێ لە چاکسازیە یاخود بۆ مانایی کە بتوانی ئەم دۆخە قەیرانایەکان کۆتایی پێبێنی ئەتوانی ڕۆڵ دابش بکەیت یعنی تۆ ناکرێت لە یەک کاتە حکوومەت و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و وەزارەتەکان و دەستگا سەربەخۆکانەمی لەسەر پرسی بنزین گەچی ناشگەنە نەتیجێ چکمانە خەڵکی مختصی تیانە یاخود وەکو پێویست ناتوانمیان چارەسەرکە بەڵام ئەگەر تۆ ڕۆڵ دابشکردن هەبوو من دڵنیام بوون من بەعزێک بابەت هەیە ئەسڵن پەیوەندی بە حزبە سیاسیەکان هەیە تۆ پێویست بۆ ناکە حکوومەت و پەرلەمانی پێوە سەرقاڵکی لە مقابلشا بەعزێک بابەت هەیەشی پەرلەمانە نابێ حکوومەت پێوە سەرقاڵ بێت یاخود نابێ حزبەکانی پێوە سەرقاڵکی ئەگەر هیچ دابشکردنەکان هەبێ من بە دڵنیای وەڵام بڵێ توانین چارەسەر بکەیت واتوانی سەرەتا یەکەیەکی قەیرانەکان وەرگری بەڵام دیارە لە ئەسڵە بریتە لە ئامانجەکە بریتی نییە لە چارەسەرکردنی گرفت و قەیرانەکان بەڵکو تەنها بریتە لە ئیدارەدانی قەیرانەکان چکە وەکوتم تا ئێستا واز دەرەکەوێت کە سیاسی سەرکەوتو و سیاسێکی ئیداریەکات چواگەر چارەسەریکە کەواتە لەوانەیە ضرورەتێک بۆ خۆی نێڵێتەوە ئەمەش گرفتێکی گەورە بۆ خۆی دروستەکە زایی بن ئەو دوالیزمی کە دکتۆر شاهۆ و دکتۆر زانا دروستیان کرد لە بینی چاکسازی و گۆڕانکاریە بەوردبین نازانم چکە و چاکسازیە خۆی گۆڕانکاریە ئەکرێ گۆڕانکاریش بێ لە سیستەمی سیاسیە فەرقی چاکسازی و گۆڕانکاری هیچ فەرقێکی نییە ینی لە ناو مەفهومی چاکسازیە مەفهومی گۆڕانکاری هەیە ینی تۆ شوێنێک پێویستی بە چاکسازی شوێنێکە خراپە کە قەیرانی تیا کە کێشەی تیا ینی بێ گۆڕانی تیا بکەیت چاکسازی فکری ئەساسیەوەیە فکری ئەساسی چاکسازی چییە؟ گۆڕانکاریەکە کە بەو شێوەیەکی کە سیستەمەکە ڕێگەت پێدا بەو ئالیەت و میکانیزمانەکەی کە سیستەمەکە ڕێگەی پێدا ڕێگای شەرعی لە ناو سیستەمەکەیە ئەمەش ئەو شتێکە ئەکرێ یعنی گۆڕانکاریەکە لە ڕێگەی ئەو ئامێرانەوە کە سیستەمەکە خۆی پێبەخشین ئەو ئامێرانە چین لە سیستەمێکی دیموکراتیەکە ماڵێن لە ناو سیستەمێکی دیموکراتی هەڵبژاردنە ڕێوشێنەکان هەڵبژاردنە خۆ پیشاندانە مانگرتنە یعنی ئەو ڕێگایانە سەحافەی ئازادە کۆمەلگای مەدەنیە یعنی ئەو پەرلەمانە کە شوێنینە بەم ئالیەتانە تۆ ئەچی گۆڕانکاریەکەی یعنی چاکسازی فکری ئەساسی چاکسازی گۆڕانکاریە بەڵام گۆڕانکاریەکە بە ڕێگایەک کە سیستەمەکە ئالیەتەکانی پێبەخشیوی کێشەی سەرەکی لە کوردستان ئەوەیە تو هەوڵ بێ ئالیەتانە لە خەڵک بسەنیتەوە وەفا لە ناوڵیشان ناوە برادرانم کارە بکەن مەسەلەن یەکێک لە گرنگترین ڕێگەزەکانی تۆ چاکسازی یا گۆڕانکاری کە فشاری بۆ بکەی خۆ پیشاندانە برادران یاسایەکیان دەرکرد کە تقریبا خۆپیشاندانی یاساخەکە وەختی خۆشی کە ئێمە دژی بووین لەبەرەوە دژی بووین چونکە ئەگەر تۆ سیستەمەکە ئەو ئامێرانت نەخاتە بەردەم بە ڕێگای ئاشتیانە بتوانی گۆڕانکاری تیا بکەی شەڕ دروستە بێ خۆ بە شەڕ کراوە ئەو یاسا تاجیل کراوە بە حکمی داعشێ بحكم يعني او يشكل لو ياساني كزور خراپ لما اخرنا تعديل كراوه تا ساونا تعديل كان وسانوا يعني كشل يعني لبروا باش لاين شاوت واني دسكاري سيستم سياسي بكي بنات واني بس بشرط بو اميرو امرازانه بي كي فرق الريفورم لقال شورشا اويه كسيستم كبيدا بخشه باش شينا شرعي نايكي لقال شورشا فرقيه غورانكاري بنرتي اويه كتو
هەوڵ بیت لە ڕێگایەکە کە سیستەمەکە بە ناشەرعیە زانێ کە تونوتیژیە کە شۆڕشە بچی گۆڕانکاری دروستکەی بە زۆر بیکەی ئەمە ئەو دووڕیانەیە کە لە بینی چاکسازی و نایە دەرنا بە بڕای من لە مەفهومی چاکسازیە گۆڕانکاری هەیە و گۆڕانکاری بەڵام گۆڕانکاریە کە فعلا پلە بە پلەیە یەکێک لە کێشەکانی ئێمەش لەو قسانی کاکشوانەوە هینی یەکەم ئەوەیە کە ئێمە تەماشاکردنمان بۆ فکرەی گۆڕانکاری لە ڕێی چاکسازیوانی بەو ڕێگانەی کە سیستەمەکە پێدەبەخشێ وەکو شۆڕش وایە شۆڕش گۆڕانکاریی زۆر خێرایە یعنی زۆر خێرا شۆڕژەکەی زۆر خێرا شتەکانە ڕوخێنی زۆر خێرا هەموو شتەکان کۆتایی پێ شۆڕش زۆر خێرایە بەڵام ڕاستیە چاکسازی کێشە ئەوەی وانە ینی فەسکاگرێبینەوە تۆ زانی چە کێشەکەی تۆ بە نەفەسی شۆڕش باز لە چاکسازی بکەیت بە دروشمێکی شۆڕش گێرانە باز لە چاکسازی بکەیت مادام تۆ بەو ئالیەتانە ئیشەکەی کە سیستەمەکە پێیبەخشیوی بەڵێ خۆشۆڕژە ئەخراستەکەی بەس بەشێکی سلمیە شۆڕشێکە ڕێگا پێدراوە ئازایی شۆڕشی ناشەرعی نییە ینی خۆفانە شۆڕشە ینی خۆ تۆ خۆپشاندانەکەی وەکوینە دوایە بەڵام خۆپشاندانێکە لە ناو سیستەمەکە بە قانونەکانی سیستەمەکە بە ڕێوشێنەکانی کە سیستەمەکە پێبەخشیوی لەبەرەوە ناتوانانی بڵێ ئەمە هیچ شۆڕشە ینی شۆڕشی چەنگاریە فەرقی بینی شۆڕش و ریفۆرم بەزەوەیە مادام بینەکەی بەڵە گۆڕانکاری ئەتوانێت شۆڕش گەڕانەش بێ ئەتوانێت شوارەکانە ڕادیکال بێ بەڵام مادام تۆ بەو ئالیەتانەیەکی کە سیستەمەکە پێبەخشیوی تۆ لە ناو ریفۆرم ئەخر کاگڕێ من ئەمە هۆکاری ئەوەیە کە هەمیشەش چاکسازی بربەستێکە کێکەوە کە بربەستی گۆڕانکاریە ینی ئەمە لە بەردەم دووشتین دوو خواستین خواستێکیان خواستی گۆڕانکاریە یاخودی کە تۆ ناو چاکسازی بە شێوازێکی لەسەرخۆ بە شێوازێکی تدریجی و خواستێکیان خواستی گۆڕانکاریە لە ماوەی چەند ساڵێکە ناستەکەم ئەم دوو خواستە بەرێکتری کەوتون و ئەم دوو خواستە لەناو بازنەیەکی داخراوە سوڕێنەوە یەکتری ژەتەکەنەوە هەم خۆراکە بەخشن بە یەکتری ئەوم یەکتری ژەتەکەنەوە من ساوە بڵێم لە قسەکەیان ئەگەرین بە قسەکان لەوە تەواو نەکرد ئەمیزم نقطەی کاکشاهۆ بڵێم کێشەی سەرێکی ئەمە بەشێکی خەڵک بەشێکی زۆری ینی بەشێک نازانم چەند زۆر کەم بەڵام بەشێکی کاریگەر هەیە کە فعلا تەماشای چاکسازی وە کۆمەی کاکشاهوتی وەکو شۆڕژەکە ئەوەی کە تۆ محاسبەیەوە بکەی لە ساڵێکە هیچ نەکراوە ڕاستیاوە سیرکردنە بە چاوی شۆڕشەوە بۆ چاکسازی نەک بە چاوی هی تحملکردنی چاکسازی بە پلە بە پلە هێواش بە هێواش قۆناغ بە قۆناغ یا بە پێ و هێزانەی کە پێداوە فعلەنەوەی چەکە لە کێشەکانی لە زۆربەی هێزە سیاسەکانیش هەیە قاعدەی هێزە سیاسەکانی ئێمە ئێستا تا با بزوتنەوەی گۆڕان بنبوونە بێنین ئەم جاری کەش لە چاوپێکەوت نێراتمی چێکی لە کێشەکانی بزوتنەوەی گۆڕانەوەیە بەشێک لە قاعدەکەی بە عقلی شۆڕشەوە هاتوونەتە ناو بزوتنەوەیەکەوە کە بزوتنەوەکە شوارە ڕسمەکەی ئەوەیە چاکسازیە لە ڕێی سیستەمەکەەوە یعنی گۆڕانی ڕادیکالی ئەوێ بەڵام لە ناو بزوتنەوەیەکایە کە بزوتنەوەکە ئەو ڕێگایی کاڵی بژاردۆ ڕێگای چاکسازیە ڕێگای گۆڕانی بنەڕەتی نیە ڕێگای شۆڕش نییە ڕێگای پەنابردنە بۆین و ئەمە زۆر جار ئێستا لە یەکگرتووشە ئەو چی لە پێیا بووە لە یەکگرتووشە فعلەن هێزێک هەیە ینی قاعدەیەکەیە زۆر ڕادیکالترە ئامادە نییە بەو مساومانەی کە لە ئاستی سیاسیە ئاکرێت پێی وایە بێ شتەکان ڕادیکالتر بێ هەموو هێزەکان بە تووشی ئەو کێشەیە بوون ئەم دوو ناوڕێک کاگڕێبین بۆی دوای بێن و لای کاکشاهۆ دوام ناوبڕا گەڕێنەوە بەردەوامە بین سڵاتان لێ بێ بەردەوامین لە گفتوگۆگرتن لەسەر پرسی چاکسازی لە بەرنامەی دیالۆگە کاگە شاهۆ پێش ناوبڕەکە دوست وەڵام منیستم هەر باز هەر لەسەر قسەی ینی بۆ درێژەدان بە قسەکەی کاگڕێبین سەبارەت بە چاکسازی گۆڕانکاری من هەستەکەمێ ئەم دوشتەمان کردو بە گژێکتریە طبعاً لە ڕووی تیوریەوە هەڵەیە بکەی بە گژێکتریە و لە ڕووی سیاسیشەوە نخبەی سیاسی زۆر بە عەقڵانە زانەکەی کامیان بەکارێنێوە کە زانەکەی ئەویتیان پشتگوێ خا بە پێی چی بە پێی هەلومەرجەکە و بە پێی بەرژەوەندی خۆی و من قەناعەتم وایە نخبەی سیاسی لە هەرێمی کوردستانە بە گشتی ئەو گەمەیە لەگەڵ هاوڵاتیانەکەن و بەهۆی لاوازی کایەکانی ترەوە چکایی ئەکادمی بێ چکایی بڵین لێکۆڵینەوە بێ چکایی میدیای سربەخۆ بێ کای ئابووری سربەخۆ کارێکی وایان کردووە کە نخبەی سیاسی بتوانێت زیمامی مبادرە وەرگێ لە ئەحداسەکانە و بیوێت بابەتێ بێنێتە پێشەوە بابەتێ پشتگوێ بخە و مەسەلەی ئەزەمات ئەو ئەزەماتانی کە تۆ باسی کرد ئەم ئەزەماتانە هەران لە هەموو وڵاتێکە ئەزەمات هەیە بەڵام ئێمە جۆر تایپێ لە سیاسیمان هەیە لەسەر ئەزمە ئەژی بەڵام تایپێ وەکو دکتۆر زاناوتی تایپێکی تر لە سیاسیمان هەیە ئەزمە چارەسەرەکە من قەناعەتم وایە ئەم نخبەی سیاسی ئێستای هەرێمی کوردستان لە شەستەکانە لەسەر ئەزمە ئەژی و یەک نخبێ گۆڕانکاری بەسەر نهاتوو ئەکستراکچەریش حکومیەکە ململانێ و دانوستان ململانێت دانوستان ململانێت دانوستان لە کاتێکا لەناو بازنەیەکی بەتاڵ ئاسوورێتەوە
واتەوەی کە ئەگۆڕێ ئەوە دنیای ئەگۆڕێ و تەسیر لە ئێماکە ئەگەرنا ئەوە نخبەی سیاسی نیە گۆڕانکاری بەسەرات لە هەرێمی کوردستانە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە پاشەوەی کە حراکێک پاشەوەی کە جوڵەیە هاتە ناو هەرێمی کوردستانەوە پاش دروستبوونی گۆڕان و پاش دروستبوونی ئۆپۆزیسیۆن هەر زوو ئەو بزاوتە چۆ خزمەتی هەمان پرۆسی سیاسی کە لە 60ەکانەوە بەردەوامە لە ماوەی 4-5 ساڵی ڕابردووە دەسەڵات ناشەفافانەتر ئیشەکە دوو ئیدارەی زیاتر خست بۆتەوە حکمی بنەماڵەی زیاتر چەسپیوە نخبەی سیاسی زیاتر پەلاماری نخبەی ئابوووریاوە واتە گرفتەکە چییە؟ فەرموو بەڵێ دەربارەی مەسلەی ئەزمە یعنی قسەیەکەوە تیۆریکی مەشهورەڵەن خوڵقاندنی ئەزمە مەبەز لێی درێژکردنەوەی تەمەنی دەسەڵاتە لە بەرەی بابنن هێزی دەسەڵات لە دنیا دیفاع لە وەزی ڕاهین و وەزعی باوەکە ڕەوشی باوە پارێزێ بۆ یەک خۆشی لەگەڵا پارێزێ ئەم تیۆرەیە قسەی زۆر لەسەر یەکێ لەو قسانەی کە لەسەرێتی ئەوەی ئەڵەن مەفروض ئەو قەیرانانی کە دەسەڵات دروستێکە بۆ درێژکردنەوەی تەمەنی خۆی قەیرانی ساختە و فەیک بن چونکە ناتوانێت قەیرانی حەقیقی دروستکە قەیرانی حەقیقی دروستکە ئەشێ سەری خۆی بخوا ئێمە قەیرانەی لە هەرێمی کوردستانە هەم مەسلحەتی یەکێتی و پارتییان نییە کە قەیرانی وا قورس هەبێت کە جاری وایە ئەگەریەوەی هەیە وەزعی کوردستان ئینهیارکە مەسەلەی هێزی پێشمەرگە کە هیچی نەگرتوتەوە و ناتوانێت هەرێمی کوردستان وکو پێویست بپارێزێ ئەگەر ئێران و ئەمریکانە بێ ئەزمەیەکی فەیک نییە ینی دروستمان نەکرۆ بەنقەز مەسەلەن احتیمال هەیە هەفتەی داهاتوو عەبادی هین ببڕێ لە هەرێمی کوردستان مانگی داهاتوو قسەیکی وا هەیە با بڵێن ئەگەر گریمان کۆبوونی خۆراک و داودەرمان و ئاسمانی کوردستان داخە ئەگەر ئەمەی کرد ئەمە ئەزمەیەکی حەقیقیە ینی ئەزمەیەک نییە ئەمە زۆر دووریش نییە کە لەوانەیە وەزعی هەرێمی کوردستان ئینهیار پێ بکە پرسیارەکەوەیە ئایا چ بەرژەوەندیەک هەیە لەوەی کە ئەم ئەزمانە هەروە بمێنێتەوە ئایا ئەزمەکان گەورەتر نین لە خۆمان ئاخر با دوو ئەزمەلێک جا بکەینەوە ئەو ئەزمە دەرەکیەکان ئەو ئەزمانی کە خۆمان دەستمان نیە لە دروستکردنیا جا بکەینەوە لەو ئەزمانی کە لە ناوخۆیە هەیە من بەستم ئەزمەکانی ناوخۆیە سەبارەت لە پەیوەندیە بە پرسی چاکسازی کە تەوری گشتی بەرنامەکەیە چیڵی دەرەشەکان خۆمان دەستمان سابۆ نمونە مەسەلەی داعش مەسەلەی ململانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا مەسەلەی ئەو ململانەی کە لەناو تورکیا و ئێرانە هەیە و ڕەنگانەوی لەسەر هەرێمی کوردستان ئەمانە بەشێکە لە ئەزمە دەرەکیەکان کە ئێمە خۆمان دەستمان نیە لە دروستکردنیە ئەوەی هەرم و بەغا هەموو ئەزمە دەرەکیەکان هەموو ئەزمانی کە لایەنێ لایەنەکانی دەرلانی دەرەکیە مەبەستمە ئەو جۆرە لە ئەزمەنیە مەبەستمە ئەو ئەزمانەیە کە لە ناوخۆیە دروستە بێ بەشێکی زۆری فەیکە و فەیکیش نەبێ ینی ئەگەر دەسەڵاتداران و سینارۆش دروستی نەکەن فێر بوون ینی وەکو بڵێ خۆیان پێوە گرتووە واتە مەرج نییە ئێستا بڵین سیاسێک لەو سیاسی بێت کڕێ بکەون بڵێن سیناریۆ دروستەکەین بەو شێوەیە نییە وەکو بامکە خۆی دروست بوو خزمەت یەکتریەکە ینی لایەنە پێکە هەڵبژاوەکانی نخبەی سیاسی خزمەت یەکتریەکەن ینی تۆ لە مای ئەم 4-5 ساڵی ڕابردووە چ مەفهومی چاکسازی و چ مەفهومی گۆڕانکاری چەند بۆتە مەفهومێک کە وەکو جۆرە بۆ بە جۆرە لە ئیستهلاک ئەن وای لاتۆ هاوڵاتی بەلایە گرنگ نیە چاکسازی ڕووبا یاخود گۆڕانکاری ڕووبا هاوڵاتی ئەوی کە پێوی گرنگە ئەوی لا گرنگە کە معاشە مانگەی هەبێت واتە هیچ دیدێکی استراتیژیمان نەهێشتە تۆ لای هاوڵاتی هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە هاوڵاتیمان مانوو کردووە هەر لە پەیوەندیە بە مەسەلەی چاکسازی و گۆڕانکاریەوە ئێمە هەمیشە پێش هەڵبژاردنەکان دروشمەکانمان دروشمی گۆڕانکاری ڕیشەیە بەڵام لە دوای هەڵبژاردنەکان نەک هەنگاوەکانمانی هەنگاوی گۆڕانکاری بەڵکو هەنگاوی چاکسازیش نییە هەنگاوی چاکسازی لەسەر خۆش نییە بەڵکو هەنگاوی هێشتنەوەی دۆخەکەی وەکو خۆی و ئەمە تەمان چەند گرفتی هەیە لە هەرێمی کوردستانە لە پەیوەندیە بە ئەقڵەتی سیاسیەوە بە وشاری سیاسیەوە منێکی لە هەرە گرفتە سەرەکیەکان کە هەستەکەم ئەم نخبە سیاسیە لەسەری ڕاهاتووە جاکردنەوەی دەسەڵاتداریە لە بەرپرسیارەتی ئێمە جۆرە لە دەسەڵاتدارمان هەیە دەسەڵاتی ڕەهای هەیە بەڵام هیچ بەرپرسیارەتێکی بەرامبەر یاسانیە و جۆرێکش لە بەرپرسمان هەیە بەرپرسیارەتی هەیە بەڵام هیچ دەسەڵاتی ڕاستەقینەی نییە بۆیە من وتم یەکێ لە هەنگاوەکانی چاکسازی سەروەرکردنی یاسایە حتا ئەگەر یاساکە خراپیش بێ یەک ئیسفادەی هەیە ئەوەیە کە ئەگەر توانی یاسا سەروەر بکەیت بەسەر هەموو هاوڵاتیانە بێت جیاوازی ئەو کاتە بەرپرس و دەسەڵاتدار ئەبێ ببن بە یەک کەس نابێ ئەمە بەرپرسمان هەبێت دەسەڵاتی نەبێ و دەسەڵاتدارمان هەبێ بەرپرسی نەبێ چونکە ئێستا ئێمە دەسەڵاتدارمان هەیە ئەتوانێت ئیشی خراپ بکە بەڵام هیچ دەستگایەکی یاسایی نێ لێ بپرسێتەوە بۆ لەبەری لە ئەسڵا ئێمە ئەو نخبە سیاسی هەم خوان وا ڕاهاتون و هەم زەینەتی گشتیان بۆ ڕاهێناوە کە دەسەڵاتدار ئەو کەسەیە کە لە پشتی پەروردەوەیە ئەو کەسە نییە کە لە بەردەم ڕۆشناییە بۆیە ئێمە ئەبێ خۆمانێک لای بکەینەوە
بەتایبەتی ئەو خەڵکانەی کە خوازیاری گۆڕانکاری یا چاکسازی بەرەو ئایندێکی باشتر ئێمە چ بەرنمەیەکمان هەیە استراتیژێکمان هەیە استراتیژی چاکسازیمان هەیە بۆ ئیشکردن لەگەڵم دوو هێزە سیاسیە بۆ وردە لەگەڵ یا گۆڕانکاری پەروەردەیی و یاسایی و ئابووری بکەین یاخود استراتیژی گۆڕانکاریمان هەیە ئەگەر استراتیژی گۆڕانکاریمان هەیە ئەبێ پێش هەموو شتێکەوە لە بەهێزکردنی کۆمەلگاوە دەست پێ بکەین بە بگەڕینەوە بۆ کۆمەلگا ئەو کۆمەلگای ئەتوان لە ڕێگای مانگرتن و لە ڕێگای خۆپشاندانی سەرتا سەری و لە ڕێگای توانین دەستکاری هینکە دەستکاری معادلە سیاسەکان بکانێک خەباتی پەرلەمانی و بەشداریکردن لە حکومەتە بۆ ئێمە لەو بڕایم هێشتا خۆمان یەکلایی نەکردوێتەوە پشت ئەستورین بە کۆمەلگا بۆ ئەوەی گۆڕانکاری بکەین یاخود دەچین تەحالف لەگەڵ هێزە سیاست تەقلیدیەکان ناکەین بۆی چاکسازی بکەین خۆمان یەکلایی نەکردوێتەوە زانی لەگەڵ ئەو قسانەی کاک شاهوا تۆزە درێژتری بکەینەوە ورتری بکەینەوە بە تەسەوری من کاک شاهوا سەرەتای بڵین دروستبوونی ئۆپۆزیسیۆن و هەتاوەکو نەهاتووە دەسەڵاتەوانێ بە تەسەوری من دروشم گۆڕانکاری بوو گۆڕانکاری بنەڕەتیش بوو ئەوە یەک ئیشێک لەسەر کۆمەلگا بەهێز بێ بەڵام ئێستا هەموو اعتیمادی کردووە سەر نخبەیەکی سیاسی کە لەناو پەرلەمان و حکومەتان و کۆمەڵی گۆڕانکاری بۆ بکەن ئێمە ئێستا پاش ساڵێ تێپەڕبوون بەسەر حکومەتە بەسەر و سیستەمە سیاسی من قەناعەتم وایە ئێمە لەبەردەم ئەزمەیەکی زۆر حەقیقیە و من بۆ خۆشم لەگەڵەوە نیم کە هەموو ئەزمەکان مفەبرەک بێەوە دەسەڵات خۆی دروستی کردوێ کۆمەڵێ ئەزمەمان هەیە ئێمە حەقیقین و پێشەوەی ڕاستە لە دژی بەژەوەندی خەڵکە بەڵام لەگەڵ بەژەوەندیەکی پارتی شایەک نایەتوانێ ئێمە لەبەردەم ئینهیاریەکەین اینجا ئەو ئینهیارە لەوانەیە بەشێکی بەغا پێمان بکە و بەشی لەناو کۆمەلگای خۆمان نابێ یعنی ئەگەر ئێمە بتوانین تەفسیرێکی سیاسی اجتماعی بکەین ئایا مەدای ئەم ئەزمانەی کوردستان بەرەو چۆچێ لە واقعە ئایا ئەبێتە هۆی تەقینەوە ئەمە پرسیارکی زۆر گرنگە بیکەیت چونکە هیچ کاتێک لە دوای حتا لە دوای 1990 دووشانە هیچ کاتێ ئێمە کۆمەڵی ئەزمەی وا قورسمان نەبووە ئەگەر بێنین بیش و بهێنین بە خێزانێک ئێمە خێزانێکمان هەیە دنیای پارە قەرزارە دنیای دوژمنی دەرەوەی هەیە دنیایەک ململانەی ناو خۆی هەیە و ململانەکانیشی هیچی سیستەماتیک نییەوە هەموو لەحەزەیەک ئەگەری تەقینەوەی باشە ئەم ماڵە بۆ چۆچێ ئێمە لە بەردەم ئەزمەیەکی حەقیقیین تەکەهونکردن بە مستەقبەلیەوە بەلایانی پۆزیتیڤی من بۆ خۆم بە قورسێ بینم خۆی منە قەناعەتم هەیە کە لەبەرەوەی کە پرۆسەی چاکسازی پرۆسەیەکی نیظامیە لێرەوە قەیرانە لێرەوە مشکلەکە دروستە بێت ینی کە هەمیشا بێ نیظامەکە سێریکی ئەو قەیرانانشی کە لەوەی بەڕێز باستان کرد لەسەرەوەی کە لەوانەیەنیکیان وەهمی بن هەنێکیان حەقیقی بن تەنانەت ئەگەر نظام منەڵم ڕۆلی هەیە لە دروستکردنی قەیرانی حەقیقیشە تەنانەت ینی مەرجنیەوەی کە نظام دروستەکە هەمیشە قەیرانێکی وەهمی بێت حەقیقیشە بەڵام لە مخەیلەی نظامە بەتایبەتی ئەم دۆخی ئێستا کوی کاکشوان ئاماژەی پێ لە دوای دروستبوونی گۆڕانەوە پرۆژەی گۆڕانکاری هاتە ئارا بەڵام کە بەشداریکردنی لەگەڵ لە حکومەتە لەگەڵ هێزە ئیسلامیەکانە ئیتر هەستەکەم ئەم پرۆژەی گۆڕانکاریە بە شێک لە شێوەکان توایەوە چکە بوو بە پرۆژەیەکی سیستەماتیکی بوو بە پرۆژەیەکی نظامی واتە تۆ لە حکومەتەوە هەوڵی چاکسازیکەی لە پەرلەمانەوە هەوڵی چاکسازیکەی کام پرۆسەی وای لێ هات قەیرانەکە ئەگەر حەقیقیش بێت لە مخەیلەی نظامەکە ئەڵێ شتێک نییە لە دەروی خۆی بێت مشکلەکە گەر بە نظامی بە شێوەیەکی نظامی ینی ئەزای بۆچی بۆ منە قەیرانەکە ئەگەر خەڵک زۆر بێزاریش بێت لە دۆخە ئابوووریەکە ناگاتەوە قەناعەتی بڵێ وەڵام ئەم نظامە گۆڕم چکڵ من ئەبێ نظامەکە هەڵ بێن هەوان بێکەوە چارەسەریکردن دەبیرشمان نەچێکە مۆزوعی داعش و یان شکستێنانی بەهاری عەربی یەکێک بولانی کە زەربەیەکی زۆری لە خەڵکە بۆی کە داوای گۆڕانکاری بکات بۆی کە بگەڕێتەوە بۆ فکری چاکسازی چکە و ئەمەی کە بەدەست گەیشت لە نەئارامی لە وڵاتانە لە ئەمان کاتە بوون هێزێکی مەترسیداری وەکو داعش وای لێ کرد کە خەڵک تا ڕادێکی زۆر پاشگەز بێت و من قەناعەتم وایە ئەگەر داعش نەبووایە لە کوردستانە زۆر گۆڕانکاری گەورە بوو لە دەروی چاکسازی چکە خەڵک تاو بێزار بوو لەمانە قەیرانەکان بۆ ئاڕاستەیەکە گەورەترە بوون کە ناچار خەڵک بە دوای بەدیلی تر بگەڕایە چکە پرۆسەی چاکسازی کاگڕێ من ڕاستە فەرمیانی ئەگەر بەمانەی نظامی سێری بکەین لە نێویەکەوە ڕاستە چاکسازی کراوە بەڵام 24 ساڵە زۆر پرۆسێکی زۆر کەمە منەوەیە تۆ گۆڕانکاری و چاکسازی ڕاست نییە لێکی دابڕێنی ینی چاکسازی گۆڕانکاریە یعنی ئەوە سناییەک تێکتان دروست کردەوە کە پێم ڕاست نییە چاکسازی گۆڕانکاریە بەڵام گۆڕانکاریەکە بەو ئالیەتانەی کە سیستەمەکە هەموو چاکسازی گۆڕانکاریە بەس هەموو گۆڕانکاریەک چاکسازینی ئەبێ گەر لەو منطقەیە سێریکەین بەڵێ ڕاست بەڵام من ئەمەیەت گۆڕانکاری ئەوە بێت کە اختیارم باتێ لە بینی چەند سیستەمێکا دانەیەک هەڵبژێرم یعنی ئەم سیستەمە ئەبووی کەلیسا لە کوردستان بە چاکسازی نایتوانی چۆن ناتوانی ئێستا باشە زۆرینەی پەرلەمانی پێک بێن لە زۆرینەی پەرلەمانی ئەو قانوانیانە گۆڕی کە ئەتەوێ گۆڕانکاری تیا بکەیت کاگڕێبن ئەسامی اختیارمان بوو من پرسیارێکم ئێمە اختیارمان هەیە بتوانین
هەرچی مڵکێکەیە کە دراوە بە کەتی تایبەت هەمووی وەرگێتەوە حکومت خۆی سەرپەرشتی بکات ناتوانانی دۆخای نایکە ئەو بە گۆڕانکاری بە چاکسازی ناکرێت من سیستەمێکی ئابووری بڵم با حکومەتی هەرێمی کوردستان خاوەنی کۆمپانیا بێت خاوەنی معامل بێت بتوانێت ئەو مۆزەفانی خۆی کە هەیەی بەشێکی ئەوەی کە خەڵک تعینەکە بی با لە معاملەکانە دایبمەزێنێ لە جیاتیوی کە کەرتی تایبەت بێ لەسەر ئەساسی مەحسوبێت و منسوبێت دایبمەزێنێ ئەو بکە بەڵام من هەستەکەم حکومت ناتوانێت چاکسازی بکات لە سیستەمە کۆنەکەی خۆی چۆن ناتوانێت گۆڕانکاری بکات لە بین دوو سیستەمە اختیارکە ئەم مشکلەیەکی پەیوەندی بە نظامی حکومەتیشەوە هەیە حکومەوەیە یعنی ئایا پەرلەمانی بێ یاخود یعنی یەکێکە لەو قەیرانانە کە تۆ هەندێک جار ناتوانی بە پێوەرەکانی سیستەم گۆڕانکاری گەورە بکەیت یعنی ئەو نمونەیەت بەڕێز ڕاستەکە هەموو چاکسازێک من لەگەڵ هاوڕام هەموو چاکسازێک گۆڕانکاریە بەڵام هەموو گۆڕانکاریەک چاکسازی نییە چونکە هەندێک پێوەرت پێویستە لە دەرەوەی ئەم نظامەکە داینەوە قانونێکە بۆ خۆی داناوە یعنی ئێستا و گرفتەی کە بوون لە ئەنگرانی پارتی دیموکراتی کوردستان باسیەکە حاڵە تۆ چۆن نتوانێت پەرلەمان دەستکاری نظامی حکومەکەم بۆ بکات و تەنظیم بۆ بکات لەبەرەوەی کاتەڵە و قانونانی کە دامان ناوە تەنها بۆ چاکسازی بۆ گۆڕانکاری گۆڕانکاری بە شتێکی گەورەترەوە بیت ئایا دەستورە یاخود ڕەزامەندی جەماوەر و خەڵکی لەسەر بۆ ئەمە لێرەوە گرفتەکە دروستە بێت کە لە مقابلشا پرۆسی چاکسازی کیسەڵ ئاسا زۆر ینی ماندوو دەکات لە قەدەر زروفەکە نی ینی بەشێک لە دوانی بەرپرسەکان کەم بەلامەوە زۆر جێگای پێکەنی نیشە بەڕاستی هەڵە چۆن گۆڕانکاری نەکراوە لە کوردستانە جاران ئەم گەڕەکانە نەبوون ئێستا ئەو هزار گەڕەکە هەیە جاران بەشداربوونی خدماتی کارەبا کەم بوو ئێستا ژمارەکە زۆر بووە ینی زۆربوونی بۆ ژنومێ مناڵەکانیان زۆرە بێ حکومت بەدەستکەوتێ بۆ خۆی دانێ چکە واز دەکات هەموو شتێک سیستەماتیکە بۆیە تۆ پێویست بە کۆمەڵی ڕێسا هەیە لە دەرەوەی سیستەمێکی نظامەکە دایناوە باشە گریمان پەرلەمانێکی خراپمان هەبوو حکومەتێکی خراپ و لاوازمان ئەچین بۆ شۆڕش ئەوە ئەمان با بۆی شۆڕش بکەین ینی هیچ لە ریفۆرم دەرەچین لە چاکسازیدان لە گۆڕانکاریش دەرەچین ئەوەی تۆ داواکەی من دڵیام لە کوردستان ئەگەر داعش نەبووە ئەگەو بێ ئومێدی خەڵک نەبووە لە بەرامبەر بەهاری عەربی و ئەو ڕووداوانی کە بەهێندی بە داعشەوە بەڵام خەڵک ئەو گۆڕانکاریە خۆڵخان بەڵام بەشێکی بێ ئومێدێکی شەوەیەک مامۆستا خۆم لەگەڵ ینی لەگەڵ گۆڕانی شۆڕشانی ینی من پێم وایە هەموو شۆڕشێک کە دروستە بێ کارەسا دەخۆن بەس کاک ڕێبینەسان ئێستا دووبەرە نییە بەرێ لەگەڵ شۆڕشا بێ ئێستا ئەمانەوە شتەکان تێبگەین بە سەلاحەت ئێمە ئیشی ئەمەوە بزانین مەبەست لە چاکسازی چییە کە هەموو هێزەکان کوردیانە بە دروشم مەبەست لە گۆڕان چییە مەبەست لە ئێستا کە ئێستا لە کوردستان هەیە زۆر حەقیقین منیشی بە دروستکراو نازانم ناکۆچێکی گەورە لە بینی دوو تیارە هەیە کە زۆر وازەحات تیارێکیان داوای سیستەمێکی سیاسی سەرۆکایەتیەکە کە تایە سەرۆک دەسەڵاتی زۆریە بێ لایەنێک داواکە سیستەمەکە پەرلەمانی بێ و بە سەرۆک دەسەڵاتی بەڵام لە تۆزانین چییە پرسیارەکەم لە تۆ نەبوو کە ئایا بابگەڕێنەوە بۆ هەمان ملبانێکە ئێستا هەیە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە بۆ 25 ساڵە چیە هەمیشە ئەم چەمکانە بەکارێت چەمکی گۆڕانی ڕیشەیی و چەمکی چاکسازی ئایا ئێمە تا ئێستا لی تێگەشتوین ئایا ئێمە تا ئێستا نبووین بە پاشکۆی هێزە سیاسەکان لە خۆی سیاسی کە بەو شێوەیە بەکاربێن کە تاریچە نبینم من پێم وایە زۆرشی گرنگ گۆڕاوە لە واقعی سیاسیە بەیە زۆر گۆڕانکاری گەورە هەر لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا تەماشا بکە دوو هێزی سەرەکی کوردستانمانە بوو لە سا 49 دڵەکانیانە برد گەورەترین منافس بوون لە بینی خۆیانە ئێستا سەری لە 2015 سەری کورسیەکانێکە لە ناو پەرلەمان بەس دوو قەڵەم ڕۆمانە ئێستاش دوو قەڵەم ڕۆمانە کاگرێبین دوو قەڵەم ڕۆمان بەس بە سێ هێزە بە دوو هێزەوە بە چوار هێزەوە مشکلە نییە بەس گرنگە ئێمە تا ئێستا دوو قەڵەم ڕۆمانە بەڵام زۆر دابەزیوە چی دابەزیوە ئەو توانە قەڵەم دابەزیوە ئەو سنوورە گۆڕانی بەسەر هاتووە دوو قەڵەم گۆڕانی بەسەر هاتووە هێزەکەی دابەزیوە بەڵێ لە ناو یەکێتیا بزوتنەوەی گۆڕان بۆ یەکێتی دروست بووە کە ئەو دەسەڵاتە ڕاهایی کە یەکێتی جاران بەسەر ئەم ناوچەیایی بوو تقریبا لە زانێتی لە لای پارتیا یەکێتی و گۆڕان دروست بوون ئەو دەسەڵات باڵا دەستی کە پارتی بەسەر هەولێر وینایی بوو لەرزاندوێتی هەمووی میتر جیلێک لە خەڵک پیا بووە کە لە دەرەوەی هەموو ئەم حیزبانە بوون بە فشارێکی ڕاستەقینە بەسەر ئەم هێزانەوە یعنی ئیمڕۆ ئێمە هەم سەحافەیەکی ئازادمان هەیە کە بۆ بەڕاستی بووە بە کێشە و سەر ئێشە بۆ دەسەڵاتدارانی ئێمە هەر بۆ دوور بڕۆین ڕاپرسیی بەسیتیەوە بێتاقەتیانەکە وتارێکی راپۆرتێک لای لە سپیا بڵاوە بێتەوە بێتاقەتیانەکە یعنی ئەوەی کە لە کوردستانە ئەگەر ئەمە بەراورد بین نانە گۆڕانکاری ڕوویە ئێمە لەنەوەیەکان ناژین گۆڕانکاری کە ڕوویاوە گۆڕانکاری لە زەمەنە زەمان گۆڕانی بەسەر هاتووە وەکوێ تۆ بڵی کاکە دنیا چۆن نەگۆڕاوە ئێستا سەدەی 20ەکە هێزی کۆمەڵایەتی زەمەن ئیرادی سیاسی ئیرادی سیاسی بەڵام ئەمە هەیە ینی تۆمە نەبینی وەکو هێزی گۆڕانکاری نەیبینی ڕاست نییە ئەمانە وجودیان وەکو گۆڕانی بینم تاریخی ئێمە وەکو نەوەیەک ڕاست نییە کاگرێبین ئێستا هاوی نازانین 4 5 پێشزستان بوو ئەمە گۆڕان
گۆرانە لە وەرزەکانە گۆرانە لە زەمەە نەوەی تازە لە دایک بۆ خۆت تازە فەزلی نخبەی سیاسی نییە هاتنی مۆبایل فەزلی نخبەی سیاسی من ئەڵێم گۆڕانکاریە گڕووی بە فەزلی کێتەوە من بە فەزلی کێت وا تاریە بنەڵێم هێز گۆڕاوە هێزی کۆمەڵاتی مە زەمانە گۆڕانی بەسەر ڕاستە گۆڕانکاری بوو لەم تەسەورما لە 2009 گۆڕانکاری زۆر گەورە بوو بەڵام لە 2013 تەراجعێکی زۆر گەورەشێ نامر لەگەڵ تاری بەخشازایی بۆچی لەبەری ئەگەر ڕاستە گۆڕانکاری بوو بەڵام زۆر مەرحەلێکی زۆر کاتی و کەم بوو بەڵام لە دوای ئەوە تەراجعێکێ تەراجعەکە ڕێک بە پاشگەز بوونەوەی لەو شتێکە هەیە ینی ئەو کاتە ناچار خۆمان مقارنەکەن و بنەوەیەک پێم وایە کێشەی تۆ کاتزانە لەوایە زایی تەماشای ئەو لەحزەی 2009 شۆڕش کردووە چاوەڕێت کردووە ئەمە بێ دەزانی سەر لەبەری کوردستان تەخت کا و بیگۆڕێ ئەخ ڕاستیانە چونکە ئەساسا نە بزوتنەوەکە توانای ئەمەی هەبووە نە ئەو هێزەی کە لە پاڵێتی توانای ئەمەی هەیە ئەمەش هینەکانی ئەمەشی پێنە کاگەر هەموو مانیفێستەکەی ئەوە هاوڕێکە ئەزانی چیە تو زۆر سەیری عنی بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیەکە کە دروست بوو لە ناو سیستەمەکە دروست بوو و بەدەڵی بەرزوتی کە ئامرازەکانی ئەم سیستەمە بۆ گۆڕانکاری بەکارێنەوە هەڵبژاردن مانگرتن ئالام یعنی هیچ شتێکی نەکردووە غێری ئەمسیانە لەبەرەوە لە ناو هینەکەیە ئیتر لە دوای ئەمەوە چی ئەڵێت چی بەکارێناقی خۆیت نابەس دروست بوو بێ بابڕوخێ ئەڵێن کە مادام بە ئالیاتی هینەکە بەزایکی کاگرەبین مۆسمێکە گۆڕان دروست بوو حیزب نەبوو بە دەروی سیستەمەکە دروست بوو بەهانێک پێوە و ماوەیەکی باشیش تەمەنی کرد بەبێ ئەوە ببوورانی قسەکار ڕەنگە پەیوەندی نەبێت بە نظامی حکومەوە بەس لە دیوەکانی تریشین لە دی سیستەمی ئابوووریە هیچ چارەسەرێک نییە ئێستا بۆ قەیرانی ئابووری لە کوردستان ئەگەر سیستەمەکە نەگۆڕی کاگە زانا کۆتایی پێێنین مناقەشەکەدا لێ بنەکەی کاتەکە من تەواو بوو هاوڕیانم بابەتە قسە زۆر هەڵەگرێ بۆیە بە باش دەزانم کە ئەڵلقەیەکی تر درێژکراویان بابەتە لەسەر هەمان تەوەر بەردەوام بین بۆیە ئەڵلقەی یەکەمی قسەکردن لەسەر پرسی چاکسازی کۆتایی هاو تاڵقەیەکی کە شاد و سەلامەت بن.